دیالۆگی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق. کاردانەوەی ڕۆحانی بەرامبەر بە خۆپێشاندانەکانی ئێران. یاریەکانی ئۆلۆمپیکی ژاپۆن ئەمڕۆ دەست پێ دەکات. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕایوە کورد کۆنەکشن ئەمڕۆ هەینی 23 مانگە هەفتە ساڵە 2021 من جانی دیلان درودە گەرمە پێشکەشدان کەم ئومیدوارم دەمیگی خۆش وەلمان بوونە سەر. سلااو بۆ ڕێزێ من جی ساڵە هەدەمی جەرج بۆ بینەرن هێژا فەرمووان بە سەردانە شاندەکە عێراقی بۆ ئەمریکای دەست پێ بکەن. شاندەکە عێراقیە بە سەرۆک وەزیری عێراقی مستەفا الکازمی هەفتەیە بێ لە کۆشکا سپی کۆمبوونێکی بە سەرۆکی ئەمریکا جو بایدن را لێدار دەخە هەرکا ئەمریکا لە عێراقی پێشبینە دە ئەجندەیە کۆمبوونی دەبە بهتر زانیاری دوێ راپۆرتێدا. شاندێکی باڵای عێراق بە سەرپەرشتی سەرۆک وەزیران مستەفا کاظمی لە واشنگتن و چاوەڕوانی گەیشتن بە ڕێکەوتن دەکەن لەگەڵ هاوتە ئەمریکیەکانیان لەبارەی داهاتووی هێزەکانی ئەمریکاوە لە عێراق. لەم کۆبوونەوە باسی ئەوە ئەکەین هێزی شەڕکەری ئەمریکا پێویست ناکەیستە لەم قۆناغە لە عێراق بێ. ئەمجا بە تەسەوری من ئەگەینە ئەو اتفاقە لە ڕۆژی جومعە و ئەو وەختە ئەعلانی شەکرێکە هێزی شەڕکەری عێراق باسی هێزی شەڕکەرەکەم نامێنێ. پسپۆڕان دەڵێن ئەم هێزە هۆکارێکە بۆی عێراق داوای کەمکردنەوەی هێزی ئەمریکا لە وڵاتەکەی بکات. ئەم چەکدارانە پیان دەگوترێت حەشتی شعبی و لەلایەن ئێرانەوە پاڵپشتی دەکرێن. لەم ساڵانەی دواییدا بەهێزتر بوون و بەشێکیان بە ئەنجامدانی هێرش و سەربنکەکانی ئەمریکا لە عێراق تۆمەتبار دەکرێن. کاظمی کەسێکە کە ئەوێ یاریەکی هاوسەنگکەرکە لە نێوان ئەو هێزە ناوخۆی و ئەقلیمیانی کە کاریگەریان هەیە لەسەر داڕشتنی ئاراستەی سیاسی عێراقی ئەوێ مەسلەی هەرە گرنگ لە ئەم پرسا کە مەسلەی هێزەکانی ئەمریکایە بە جۆرێکی هاوسەنگ چارەسەرکە بەوەی پێشنیاری ئەوە بکە هێزی کۆمبات یان هێزی شەڕکەری ئەمریکی بکشێنەوە بە جۆرێکە مەترسی نەبێنێ لەسەر هێز ناوخۆیە نارەکانی ئەمریکا وەکو گروپەکانی حەشتی شعبی. پرسەیەک لە عێراق ئەمە مانگی ڕابردووە لە مووسڵ بۆ چەکدارێکی حەشتی شعبی کە لە هێرشێکی ئاسمانی ئەمریکادا کوژرا. پنتاگۆن گوتی لێدانەکە وەڵامێک بوو بۆ زیادبوونی هێرشی گروپە چەکدارە عێراقیەکان لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا. مەسەلەی هێزەکانی ئەمریکا لە عێراق وەک شمشێرێکی دووسەر دەمێنێتەوە. کشانەوە ئەو ئاماژەیە دەنێرێت کە بەرژەوەندیەکانی ئەمریکا و پاڵپشتی ئەمریکا کەم بۆتەوە. بەڵام بەردەوامیدان و مانەوەی هێزەکان لە عێراق گیانوو دەدات بە ئێران و گروپە چەکدارەکان کە پاڵپشتی دەکات جەخت لەسەر ریفۆرم لا بدەن کە عێراق زۆر پێویستی پێیەتی. ئەمە دووەم جارە کازمی دێتە واشنگتن. جاری ڕابردوو ئیدارەیەکی دیکە لە دەسەڵات بوو. بربرسانی عێراق دەڵێن دەیانەوێت لەگەڵ ئیدارەی سەرۆک جۆ بایدندا پەیوەندیەکانی وڵاتەکان لەگەڵ ئەمریکا فراوانتر بکەن و لە جاری بواری یاساییش جەخت بکەنە سەر بوارەکانی دیکەی وەکو ئابووری و پەروەردە. نامۆ عەبدوڵڵا دەنگی ئەمریکا واشنگتن. دە چارچوەیە سەردانە شاندا عێراقیدا بۆ واشنگتۆنێ سەرۆکا بۆکالەت یا بەشەی کوردی و ماتەبەر شێروانی دیدارێک تایبەت لەگەل وەزیرێ دەرڤەی عێراقی فواد حوسێن لە دارخست و حوسێن بەحسا سەردانێ و گفتوگۆیان لەگەل ئەمریکایە کرد. طبعی ئەم گفتوگۆ تازە نییە ئەمە چوارمین جارە ئەم گفتوگۆ بێ و دووریش نییە ئەمە ئاخر جار بێ بەم شێوە و بەرنامەی گفتوگۆکە وازەحە و شاندی عێراقی و ئەمریکاش وازەحە پەیوەندی هەیە بە بەرنامەی گفتوگۆکە. بەرنامەی گفتوگۆکە گفتوگۆیە لە بواری نەوت، لە بواری وزە، لە بواری کەهرەبا، لە بواری غاز، لە بواری پەیوەندی فەرهەنگی، لە بواری مەسالی تەندروستی چۆن ئەمان ئەتوانن یارمەتی عێراق بدەن لە بواری تەندروستی، لە بواری عسکەری ئەمنی،
لە بواری مالی مەصرفی گفتوگە فرە جۆرە. دکتۆر فات هێندێک چاودێرانی سیاسی وای لێک دەدەنەوە کە ئێستا ئەمریکا لە ئەفغانستان دەردەچێت و تاالبان دەستە باڵایی هەیە ئەم هاوبەریە دەکەن کە لە عێراقیش هێزی مەلیشیا هەیە کە سەر بە وڵاتی دراوسێ ئێرانن لەوانەیە ئەم مەترسیە لە پاشە ڕۆژ بۆ عێراقیش بێتە پێشێ. پێم خۆش بوو جەنابەت باسی ئەوە بکەی بە تایبەتی بەو دواییانە کە لە ئەو شوێنانەی کە بنکەی ئەمریکای لێ بۆ نزیک بووە هێرشی درۆن هێرشی بە موشکی ڕۆکێت کراوە لە هەولێر بۆ نمونە بەم دواییانە. ئەمە ئایا چاوەڕێ دەکرێتن بابەتێک بیتن کە بێتە بەردەم ببێتە گفتوگۆ نێوان سەرۆکی ئەمریکا و سەرۆکوەزیران ئێوە چۆنی لێک دەدەنەوە؟ تەبیعی ئەو هێرشانەی کە کرا بە درۆن بێ یا بە موشک بێ لەسەر هەولێر و لەسەر مەتاری بەغدا و بعضی وەختیش لە منطقەی خەزرا ئەو هێرشانە ئێمە بەتوندی بەرامبەری ڕاستین یعنی حکوومەتی عێراق محکومی ئەو هێرشاناکە و ئێمە بە وازحی ئیشمان لەسەر ئەو مەسەلە کردووە و هیوادارین ئەو هێرشانە بەردەوام نەبێ. بەڵام ئەگەر ئەوە بەردەوام بێ مانایە کێشێکی گەورە دروست دەبێت لە نێو عێراق و لە منطقەیش لە واقع ئەوە وازحە وابزانم جانبی ئەمریکیش لەو مەسەلە ڕێیەکی وازحی هەیە. ئارامی عێراق یعنی ئارامی منطقەکە و ئارامی منطقەکەیش تەسیری ئیجابی ئەبێ لەسەر ئارامی عێراق. ینی ئەگەر کەسانێک هەیە وا بیر دەکەنەوە کە ئارامی عێراق یان نائارامی عێراق استفادەی هەیە بۆ بەرژەوەندی خۆیان بەتەسەوری من ئەمە هەڵەیەکی گەورەیە. عێراق وەکو ئەفغانستان نییە. بینەرانی خۆشەویست درێژی ئەو توێژە دەتوانین لەسەر ماڵپەڕەکەمان بە دوور و درێژی ببینن. مستەفا کازمی سەرۆکوەزیری عێراق بە یاوەری شاندێک بۆ دومین جار سەردانی کۆشکی سپی دەکات و بریار وایە لە ڕۆژی دوشەممە لەگەڵ بایدن کۆ ببێتەوە. سەردانی کازمی لە کاتیدا دێت وڵاتەکەی بە جۆرەها تەنگەژە تێدەپەڕێت. بۆ تاوتێکردنی ئەم سەردانە نووسەر و ڕۆژەمەنووس هیواسمان ڕاستەوخۆ لە ناوپردانەوە لە هەرمی کوردستان لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاکە هیوا خۆشاتنەوە بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا دیارە دیالۆگی استراتیژی نیوان ئەمریکا و عێراق چەندین شت دەگرێتەوە لە ئەلنتریک پەروەردە و تەندروستیەوە بگرە تا دابینکردنی ئاسایش. ئایا ئەمە بەواتای ئەوەیە عێراق یەکێک لە بازار ئابوووریەکانی ئەمریکادایە و کۆمپانیەکانی ئەمریکا پێداویستەکانی دابین دەکەن و لێرەدا بایدن چی پێە پێشکەش بە کازمی و عێراقیەکان بکات و کازمی چی پێە پێشکەش بە بایدن بکات؟ زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. طبعاً بەڕای من پرسیارەکە بێ وابێ کازمی چی بە بایدن هەڵێ چکە بایدن شتەکانی وازحە ئەمریکا تقریبا وازحە چی هەیە پێشکەشی بە عێراقکە. بەڵام ئایا عێراق ئەو شتە قبوڵەکاتیان ناو ئایا کازمین و ئەو تیمەی لەگەڵیەتی نوێنەرایەتی ڕەوشی عێراقەکەن ئیمڕۆیان نا. ئیمڕۆ ئەگەر بمانەوێت یعنی ئەگەر سەیری وەزعەکەکەی بەوردی عێراق بۆتە ساحەیەکی ململانەی ئێران و ئەمریکا ئەو هێزانەی کە ئیمڕۆ لە عێراقن کە موشک لە ناوچەی سەوزەدەن لە سەفارەی ئەمریکیەدەن لە معسکەرەکان ئەدەن کە ئەو شوێنانەی سەربازگەکانی کە هەندێک هێزی ئەمریکای تایە کە لە هەولێر و لە مەتاری لە فڕۆکەخانەی هەولێرەدەن ئەمانە زۆربەیان ئێران دەفعی کردوون بەڕاستی. دکتۆر فواد زۆر ینی بەوازحی ئەوەی شەرح نەکرد و ناشتوانێت چکە وەزیری خارجی عێراقە بەڵام ئەوەی کە زۆر ڕوون و ئاشکرایە ئەوەی کە ئێستا ڕوئەدا لە عێراق ئەو هێرشانەی کە لەسەر ئەمریکا ئەو قسە ئەو وتارە ئەو خیتابە زۆرەی کە لە ناو لایەنە سیاسیەکانی شیعە هەیە هەمووی ئیشەکە وازەحە ئێران لە پشتێتی و تاک و حکوومەتی عێراقیش تا ڕادەیەکی زۆر کەوتۆتە ژێر ئەو فشارە بۆیە ڕەنگە کازمی لە دڵی خۆی حەز بکات ئەمریکا بێت و سەربازگەدانێ یاخود هێزی سەربازی لێرە بێت و
یاریکاری لە بواری وزە و هەموو شتێکی تر بکات بەڵام ئێران موافق نەبێت ناتوانێت میشە بکە بۆیە ڕەنگە لە ژووری داخراوە شتێک بڵێت و لە میدیا شتێکی تر بڵێن لەو دایلۆگە. کاکە ئێوان دیارە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراقێکی لە بابەتەکانە کە باسی لەسەر بکرێت چۆن دەڕوانە ئایندەی عێراق بە لە بەرچاوگرتنی کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان و زاڵبوونی تاڵەبانەکان. طبعاەوەی ئەگەر ڕچاوی سەیری وەزی عێراق بکەین بەوردی ئەبینین ئەمڕۆ هێزێک باڵا دەستە لە عێراق کە پێی وتری حەشدی شابی لە ژێر چتری ئەو حەشدی شابیش کە هەمویان تەبان وهانین بەشێکی کەمنین تیانە کە سەر بە ئێرانن ئەوانە بە شێوەیەکی گشتی دژی بوونی ئەمریکان لە عێراق بە هەموو شێوەیەک ئەمە لەلایەکی تریشەوە فشارێکی گەورەیان خستۆتە سەر هەموو لایەنە سیاسیەکان کە کەس وای لێ هاتووە لە غەیری کورد لە عێراق کەس ناوێرێ بە عەلەنی بڵێ پێویستمان بە بوونی ئەمریکا هەیە لە عێراقی بڕۆ ئەم ڕوانگەیە ئەم وەزاوای لێ کردووە کە حتا ینی ڕەنگە بە عەلەنی مستەفا کازمی نەوێرێ بڵێ ئەمریکامان پێویستە لە عێراق بەڵام لە ژووری داخرا و وەکووتم داوایان لێ بکە ئەگەر بێت و ئەمریکا بەو شێوەیەکی پەلەپەلۆکۆی ئەفغانستان سەحت بێ لەسەر ئەرز لە عێراق فەسائلمان هەیە ئەو میلیشیانی سەر بە ئێرانن هێزی ترمان هەیە کە جەیش و ناوخۆ ئەوانە هەمووی زۆر زەعیفترین پێکهاتن لە پێکهاتەی عسکەری و ئەمنی عێراقی ئەمڕۆ ئەوانە زۆر تەبەتەبێت چۆن تاالبان دەستی بەسەر ئەفغانستانەوە خەریکە ئەگرێ پاش کشانەوەی ئەمریکا حەشدی شعبی و ئەو فەسیلی مقاومەی کە هەیە و میلیشیاکان کە خۆیان بەسەر بە ئێرانی ئەزانن و لە میدیاکانی خۆیان هەمیشە باسیەکەن تا پێش چەند ڕۆژێک من لە یەکێ لە میدیاکانیان بینیم وتیان چۆن ئەمریکا ئەفغانستانی تەسلیمی تاالبان کرد هەر بەو شێوەیە عێراق تەسلیم بە ئێماکات هەر خۆیان واڵێ کاکەیوە ئاسایشی عێراق و بنبەرکردنی دەوڵەتی ئیسلامی یەکێک لە خاڵەکانی ترە زۆر جارۆ پرسیارە دەکرێت دەوڵەتی ئیسلامی نە دەوڵەتە نە تانگ نە تۆپ نە فڕۆکەی هەیە هۆی چییە وا سەختە بۆ لەشکەرێکی عێراقی کە 8 ساڵ شەڕی ئیرانی کرد و لە چەند کاژمێریکا کەرکک و خانەقی ناوچەکانی تری گرت ئێستاکە بە هاوکاری ئەمریکا و 100,000 پێشمەرگەش پیان ناکرێت ئەو هێزە بنبڕ بکەن. بوونی داعش بەڕای من تۆزێک گەورەتر کراوە لەوەی لەو حەجمی حەقیقی کە خۆیان هەیەە داعش ئەمڕۆ مەرحەلەی کۆنتترۆلکردنی ئەرزەوە خاکێکی گەورە ئێستا شەڕی عیسابات دەکات شەڕی پارتیزانی ئەکات تقریبن لەگەڵ ئەم لایەنە ئەمەلیاتی بچوک بچوک هەنێ شوێنەکات بەڵام کاریگەری میدیایی گەورەیە ئەو جۆرە هێرشانە لە میدیا و لە سوۆشل میدیا و لە شتانی تر عێراق بۆ ناتوانێت تاکو ئێستا داعش بمبڕکات چونکە تا ئێستا هەوڵیاوە بە شێوەیەکی ئەسکەری داعش لە ناو ببە بەڵام ئەوەی کە نایبین ئەوەی کە نایوێ بیکات ئەو ناوچانەی کە جاران داعشی لێبوو ئێستا تقریبان لە ژێر دەسەڵاتی ئەو میلیشیاتەیە کە سەر بە ئێرانن میلیشایەکی تائیفی سەر بە ئێران ئەوانە هەمویان خەڵکەکە ڕقی لێیانە تا ئەم لەحزەیەش ئەگەر گەنجێکی ئەو منتیقانە بێت و داعش لێ بچێتە پێشەوە بڵێ من لە دەسم میلیشیایە نەجاتەیەم ڕەنگە یارمەتی و هاریکاریشیان بکات بۆیە داعش بەم شێوەیە بمبڕ ناکرێت بە شێوەی ئاسکاری داعش بەشێکی گەورەی سیاسیە و هیچ ئۆفەرێک یاخۆ چارەسەرێکی سیاسی پێشکەش نەکراوە بە خەڵکانی ناوچە سونیەکانی عێراق تا ئەویش ببێتە شەڕکەر لە دژی داعش ئەوانەی کە ئەڵێ ئێمە شەڕی دژی داعشەکەین هەر زیاتر ئەوەیە بۆ ئەوەی خاڵی سیاسیان لە بەغا نووسەر و ڕۆژەمەنووس هیوا عوسمان زۆر زۆر سپاس. سەرۆکێ ئێرانێ لە سەرچوینێ حەسەن ڕوحانی گوت خەلکی خۆزستانی ماف هەیە کە خۆپێشاندانان بکە لە دۆر کێمبوونا ئاوێ لە ڕوحانی دە هەمان دەمێدا هشداریدا لە دۆر مەترسیە و کەسێکی خراپ دەرباسی ناف خۆپێشاندانان ببە و تەقەیە لە وڵاتیان بکە خۆپێشاندان لە 8 باژار و باژارۆکن پارێزگەها خۆزستانê bûn û medya dewletê kuştina efserekî polîs û du kesên din di xwepeşandanan da ragihand û hin vîdeo nîşan dan ku iddia dike ew yên xwepeşanderanin û çek di destê wan de ne.
یاریەکانی ئۆلۆمپیکی ژاپۆن چەند کاتژمێرێک لەمەوە پێش لەلایەن ئەمبراتۆری ژاپۆن کرایەوە کە لە میانەی پەتای کۆرۆناوە بەڕێوە دەچێت و نوێنەرایەتی 1 بلیۆن کەسان دەکات. شایانی ئاماژە پێکردنە بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا بێژگە لە ئامادەبوونی هەندێ لە کاربەدەستان میوان و میدیەکان یاریەکان بەبێ تەماشاچیان بەڕێوە دەچێت و زۆری ژاپۆنیەکان لەگەڵ ئەنجامدانی ئۆلۆمپیکەکەدا نین. لە درێژیە هەفتەیە بوری ڕێژەیە کەیسێ نوێن کۆڤید-19 ڕۆژانە 26,000 کەیس هاتنە تۆمارکردن لە ئەمریکا و دو جاران لە هەژمارە مەهەکێ بەرەیە و ناودە 8 سەدەیە کەیسان جوڕەیە دەلتانە. پامنێرا دەنگی ئەمریکا پەچی ویدا کوسوارە لە کۆشکا سپی دەوێ راپۆرتێدا ڕوونی دەدە سەر استراتیژیە ڕێڤەبەریە بایدن دەربارەی دانوستاندنا بە vê گوربوونا ڤیرۆسێرە. بربەستەکانی سەر کۆڤید-19 لەسەر باڕ و یانەکانی شەوانە لە هەندێک لە شارەکانی ئەمریکا بە تەواوی هەڵگیراون. بەڵام بڵاوبوونەوەی بە خێرایی دێلتای گۆڕاو بۆ تەمایی هەڵکشانێک لە ژماری حاڵەتەکان و هەروەها خەوتن لە نەخۆشخانەکان بەڕێوەبەرەتی بایدن ئەم زیادبوونە بە پەتای خۆنەکوتان ناودەبات. ئەو کەسانی خۆیان بە ڤاکسین نەکوتاوە لە مەترسیدان هاوکات ئەو کۆمەڵگانی بە تەواوی خۆیان کوتاوە بە گشتی لە ڕەوشێکی باشدا دەبن. وێڕێی هەوڵەکانی بەڕێوەبەراتی بایدن بۆ جەختکردن لە ڕادەزگەیشتن بە ڤاکسینەکان بە خۆڕایی، بەڵام داتاکانی حکومت ئەوە دەردەخەن تەنها لە 49 ئەمریکایەکان بە تەواوی خۆیان کوتاوە. ئاماژە بە کۆمەڵێک بەکار کراوە کە بۆچی نانەوێت خۆیان بکوتن. ئەوان دەڵێن مەسەلەکە پێوەستە بە جۆرێک لە ئاسکردن بە سەلامەتی لە خودی ڤاکسینەکان. هەروەها ئەوانە وا بیر ناکەنەوە کە ڤایرۆسی کۆرۆنا بەو ئەندازەیە کاریگەری بێت یان ترسناک بێت. داتاکان ئەوە پیشان دەدەن ئەو کەسانی دژ بە خۆکوتانن بە ڤاکسینەکان بە شێوەیەکی سەرەکی هەواڵەکانیان لە سەرچاوەکانی میدیای دیکەوە وەردەگرن کە زۆر جار زانیاری چاوەڕشەکاری تەندروستی بڵاو دەکەنەوە. هەفتەی ڕابردوو ڤیڤێک مێرتی نەشتەرگەری گشتی ئاگاهی لەبارەی زیانەکانی ئەو زانیاریە چاوەڕشەکاریانەوە دا. چاوەڕشەکردن پاڵی بۆ خەڵکەوە ناوە بەرهەڵستی بەکارهێنانی ماسی بکەن لەو شوێنانەی ئاسی مەترسیەکان تێیدا بەرزە و وان لێکردووە کە چارەسەرە سەلمێنراوەکان ڕەت بکەنەوە و بژاردەی خۆنەکوتان هەڵبژێرن. خۆکوتان دابەشبوونێکی ئایدۆلۆژی خوڵقاندووە. ڕاپرسەکەی ئەم دواییەی هەواڵی ABC واشنگتن پۆست ئەوەی پیشاندا لە 86 دیموکراتەکان بەلایکەم دۆسێکی ڤاکسینەکەیان لە خۆیان داوە بە بەراورد بە کۆماریەکان کە بە ڕێژەی لە 45. ئێستا ڕابەرایەتی پارتی کۆماری وا داوا لەلایەنگرانیان دەکات خۆیان بە ڤاکسینەکان بکوتن. من دەمەوێت هانی هەموو کەسێک بدەم خۆیان بکوتن. هەموو دەنگەکانی دیکە پشتگوێ بخەن ئەوانەی بەڕوونی ئامۆژگاری زیانبەخش دەکەن. ئەمە واتای گۆڕانێکی بەرچاو دەگەیەنێت دوای چەندان مانگ لە بەرهەڵستیکردنی کۆماریەکان دژ بە هەوڵەکانی بەڕێوەبەراتی بایدن سەبارەت بە پەتاکە. هاوکات بەلای کەم 2 کەس لە ستافی کۆشکی سپی ئەوانەی خۆیان کوتاوە ئەنجامی پشکنینی کۆڤید-19 پۆزتیڤ بووە. سنتەری ژیان بۆ گەشەپێدان و بەرەوپێشەوە بردننی ژنانی ئیزیدی لە باڤرێ کۆمەڵەکارێک فێری ئەو کچ و ژنە ئیزیدیانە دەکات کە لە دەستی دەوڵەتی ئیسلامی ڕزگاریان بووە وەکو بەردووری بۆ ئەوەی پاش 2 مانگ لە ڕاهینان و فێری درۆمان لەسەر دەستی کەسانی شارەزا بڕۆن کار بکەن و دەرەمەتی ژیانی خۆیان و ماڵە مناڵیان دەربێنن. کەچ و ژنên êzidî li senterê jiyan bû geşepêdan û pêşvebirina jinên êzidî li Baedrê fêrî çendîn kara dibin. Jinên ji destê Daeş rizgar bûyîn, fêrî dirwarê û xiyatê kirîne li jêr destên şareza û bispûrên dirwarê. Jina êzidî em fêrî dirwanê dikin. Lazim e jina êzidî fêrî dirwanê bê, fêrî şola bibe, jina êzidî rabiye serxwe. Her jina êzidî ne bes hişmet bexê û mal reya, jina êzidî عیالێ خۆ بڕێڤە باشە و لێ خۆ بکات نەعیبە. مە دەورە دایێتێ دەهەیڤال بەردەستێ مە فێری دروانێ بووینە و گەلەکت زیرەکن وانژی مەکینەژی ڕانینە هاریکاری دێشەهاداژی ڕەچێکن. فێربوونا درwarê û dirîna cilû belgan rêkeke ji bo cardî jinên rizgarbûy ji destê Daeş
وگرن دناف جواکی داو بدست و تلین خو زار و مالباتین خو بخوادی بکن. قالك ولا حلمينا وقالك بردستي ام حرطوينا و افجي من دمجي ماكينه دما وشهاده دما دا ام جعلتي خبري من جبر هكا وكم اجي 6 سال الدستي داعش دما بس هر جاره كدي بغير يمني ملتي خوي از ديوز بغير يمني في كسكاري خو وجا كدي هم مساعدة ممكن دا أصبح لما شغلة وسكاري ومزارة خبري فبهم استيزارون منو زلامي ني موجودة بس هرس راد بم تيم الدوراوان دا أصبح لما شكار بم محلقة خوفكم وزارة خوبي معيشة تاوان بكم جنن ازدی و جواکا ازدی دبویارا شنگاله دا گلک درد سری دیتن هیوی و خاص تاوان اوه هاریکاری جیرا بیتا کرن دا جار دی جنا ازدی خول سر پیم خواه بگرید راستی اف جورا چالاکیا اف دوره اف جولا چنده کوبوک افراطا ازدی پیدا کردم تایبت یا روزگار بویا جر دست داعشه کاری گله که باشه یعنی کاری گله که پیروزه چون که افراطا ازدی سر رای او همین نخوشی و قربانی کو بجاو خودیتین نه دوباره شیعه رابطه سر پیخو و پیامی بگهین تا دشمنی و بیش تا دشمنی کو دو چند بسری ما بکی کو ام پیسترن سلام بالای دنگ امریکا دهک نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. پشتی شر 44 روجان یه سالا بورید ناورا ارمنستان و ئەزەربایجانê de آشتiyeke sist di navbera her du welatan de hîn li dare lê agirvestê hîn kêşeyên nû ji civakên wan herêmên sînorî re derxistiye pêş. Aros Hakobiyan ronî dide ser vê mijarê. Sala 2020 44 rojên şerê di navbera Azerbaycanê bi piştîriya Tirkiye û Komara Nagorno-Karabakh bi piştîriya Ermenistanê de bi hezaran kuştî li dû xwe hiştin. Agirvesta bi piştîriya Rûsya hişt ku Azerbaycan kontrola navçeyên berfirehên nû bike. Ji bo rûniştvanên Ermeniyên gundê Şirnox, agirvestê û sînorê nû rewşeke nerehet derxistiye holê. Nîvê gund li aliyê Azerbaycaniyê sînorê nû ma li gor agirvestê û nîvê din li aliyê Ermenistanê ye û hêzên Rûsî yên parastina aştiyê di navbera her du aliyan de ne. Roca îro bi dehan malbat li Şirnox bêmalin bi sedema şer û sînorên nû. Hikûmeta Ermenistanê soz daye ku li aliyê xwe malên nû ji wan malbata re ava bike. Lê bîrokeya hebûna cîranên Azerbaycanî ji bo hinek gundiyên Ermenî kêşe ye. Ez bi xwe nikarim vê yekê xeyal bikim. Li gundê Vorotan yê Ermenî nîşanên cadeyê bi zimanên Ermenî û Azerbaycanî ne. Em di gumanê de dijîn. Sibe roj li vir mijahiye û şev tije metirsîne. û ji bo hin xelkê sînorên nû bandor daye ser karê wanî rojan e. Me cihên çêrandinê nînin. Çima ez ê li vir bijîm eger sewalên min cihê çêrandinê nebin? û hin Ermenî destêwerdana Rûsya red dikin û ji alaya Rûsya dilgiranin. Bêguman ew sîmbola tirsê ne. Tevî ku tundutijî bi dawî bûye, hin xelkê ku li herêmê dijîn hîn ne piştrastin li dor siberojê. Di demekê de ku ew hewl didin li eniyên nû yên pêşînên şerekî demdirêj bijîn. لە تەلیفۆنی مۆبایلەوە بۆ بیلبۆردەکان نمایشی دیجیتال لە هەموو شوێنێکە. بەڵام هەندێک کۆمپانیا دەڵێن نمایشی نمونەیی چاوی خودی مرۆڤە کە ئێستاکە خەریکی دروستکردنی جۆرە کانتاک لێنسێکن کە سەرسوڕهێنی نەنا. ئەم ڕۆژانە ji بۆ دیتنا زانیاریان berê xwe deyne şaşan. Erê dê çi çêbît eger zanyarî rastexwe bêhne berçavên te? Nûke çendîn kompanî duê hêviyê dane ku edesên jîr yên çava durust bikin ku bîner zanyariyên dîjîtal rastexwe li ser çavên xwe bibînin. Dikare heft rojan di heftiyê de çûn û hatinê bike û ew edese li ber çavên te bin. Wisa diyar e ku ev armanca zî cêbecê nabît. Lê çendîn endazyaran dest bi durustkirina çend cûra edesên jîr kirîne ku bi kêrî bikarînana rojane tên. Michael Hay di gel kompanyayên wez نمونەیەک دروست کردیە بکارێنانە عەدەسەیەن باوچەند لاب. Me dest bi durustkirina edesên silametî û karîgerî kir. Piştî me kar ser wê yekê kir, çawavan bazna di nav de dînin. Drûstgerên evan edesan dibêjin
کو دیمەنێ وانێنە دیارە سەرنجڕاکێشە. چاگەری سەرج بۆ vê nîne demê berçavkên Googleê berî çend salan derketin xelkê nediviyan bi kar bînin ji ber ciwan diyar nedibûn. دما کو کمپانیا انوت لسروان عدسین نرم کار دکد، کمپانیا گادی چندین عدسین هشک جبو مرمین پزیشکی درست دکد. ستیف سینکلیر لموجو ویژن دبیجید، رنگ هندک جوان عدسان لگورا داخوازا بکارهنری دهنه درست کرن. Divê em bikaribin ew zaneyariyan got me divê wergirin dema got em bixwazin. Di heman demê de jî hayê wan ji derdora wan hebe. موجو ویژن دبیجید که وی بچوکترین و چرترین شاشای LED جهان دا درست کریه. Em dikarin zaneyariya bê wayerê bikînin ser şaşê û rastaxo bikevin ser çavê mirovî. عدسین هر دو انوت و موجو ویژن جبو و گوهاستن زانیاریان جبو جاوان دیگه تلفونا بکارهنری کار دکد و عدسین موجو هستوارین لوینا وینان جی هیا. Hemî di derbarê livîna çavên te yê û têgihiştina hezên te yê eger tu jê hez neke ew zaneyarî wenda dibin. چید بیت چند سال ببورن تا که بکارهنر بکارید اوان جور عدسان تاقی بگرد. لی تکنولوژیای نشان داید که او دوشیز جاوی باشتر کار بگرد. بله بینرن هجا کرد کنکشنا ایرو به داوی هات بالا و دیکشین سرویکی که وکو هفکاری من جانی دیران گوتی درجیا هفوینا دنگ امریکا لگل وزیر دروی عراق فؤاد حسن به درجی هندکارن لسر مالپرا دنگ امریکا یا کرمانجی و یا سورانی و هر وها سر پلتفرم مدیا جواکی دنگ امریکا به درجی بشوپینن کرد کنکشنا ایرو لور به داویته تا جارا به لقل سلافن هفكاري من فرهاد فلاحي لكنترولي وهروها بريفان يوسفي الكنترولي ولفر لاستوديو هفكاري من جاني ديلان ومن صالح دمي جرجبوا هنا ام بهيفينا تشتي ما جورا بيشكيشكري بدلي وبون تا جاربي هرشاد وبختور بن بمين خوش